جارێکی تر سڵاوتان لێبێت. ئێمە ئێستا گەشتومەتە لای ئەو تیمە بەڕێزەی بە سەرپەرشتی بەڕێوبەری گشتی بەڕێوبەرایەتی بەرگری شارستانی هەڵەبجەی شەید بەڕێز کاک عابیدین کە لێران و چەند تیمێک بۆ سوراخی ئەو کچۆڵەی کە نیوەڕۆی دوێنێت تا ئەو کوێستا بێسەر و شوێن بووە. من ناچمە تەفاسیلی بابەتەکانەوە دەمێت لە دەمی بەڕێزیانەوە دوایین پەرستەندەکانی گەڕان و پشکنەکان وەربگرین. بەڕێز کاک عابیدین سڵاو لەبێت. ئەبینم ببوور ئەبینم خۆت و تیمەکەت لێرە وەکوواڵێ بە هەموو هێز و تواناکتانەوە لە دوێنێەوە خەریکە سەرەداوەکان بەکوێ گەشتون ومێدەکان بەکوێ ئەگەر دیارە وەکو معلومی جەنابتانە دوێنێ ئێمە کاتژمێر حەوت ئاگادارکراین بەبوونی ڕووداوی خنکانی منداڵێک کە بەڕگەت عەرەبە و خەڵکی کەربەلایە بە مەبەستی گەشت و سەیران هاتوونەتە ناوچەکە و آخر دەرکەوتن لە کامێرەی چاردێری ئەو باغی کە ئەوانی تیا دانیشتووە کاتژمێر 5 و 6 دقیقا دەرکەوتووە لەگەڵ خوشتێکی بچووکیا چوونە تەقەراخی ئاوەکەوە بەستی ڕەفنگرتن و ئەوانە بەڵام دواتر خوشکە بچووکەکەی هاتوتە سەرەوە ئەو دیار نەماوە. ئێمە لە کاتژمێر هەشتی دوێنێەوە هەشتی ئێوارەی دوێنێەوە و تا کاتژمێری 1 و تا 2 ئێمە بەردەوام سەرقاڵی گەڕان و بشکنین بوون تیمەکانمان تیمی غەواس و بڵین مەلەوانی تایبەتی خۆمان کە لە بەرگری شارستانی هەڵەبجە ئامێری پێویستیان پێ کاک عابیدین لەگەڵ برایانی بەڕێزی بەرگری و فریاکەوتن ئەوانی تیمێکی غەواسیان لەگەڵمانە بەردەوام ئامێرمان پێەیە کامێرەمان پێەیە و قەنجەمان پێەیە کولاپمان پێەیە ئەو شتانی کە پێویست بێت بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بشکنینی پێ بکەین لەناو ئاوەکە هەمیمان بەکاری هێناوە بەڵام لەبەر ئەوەی کە سروشتی ئاوەکە و شوێنی ئاوەکە زۆر سەریع زۆرە خوڕە کەف ئەکات پیە بنی ئاوەکە دیار نییە لە بنی ئاوەکانەوە تاش و بەردەیە ئەشکەوتی تایە دووڵایی تایە گێجی تایە بەڕاستی سروشتی شوێنەکەوای کردووە کە گەڕان شکنینەکە تۆ زەحمەت بێ و ئەوەی کە لە دەستمان هاتووە درێخیمان نەکردووە هەر بەردەوامی شەبین و ئەمڕۆ لە کاتژمێر حەوتی بەرەبەیان لە سەرەتای شاری خورماڵەوە تاوەکو هاتووین لەسەر بنپەڵگی هەڵەبجە بشکنینمان بۆ کردووە و ئەو شوێنەی کە ماوە ئیستای پێ ئێمە لە خواری پردی سەرچاوی زەڵمەوە لە خواری پردەکەوە بە وردی بشکنینەکەی گومانمان لە 3 شوێن هەیە ئیستاکێ گەڕان لە شوێنی یەکەم بەردەوامە شوێنی دووهەم و سێهەممان ماوە ومێدەکەی ئینشاءڵڵا شتێکمان دەستکەوێ بە ومێدی خوا. هیچ ئامێرێکی تر هەیە کە یاوکاری ئێوە بێت لە بەردەستیوانە بێت؟ کامێرەی حراری هەیە بۆ ئەم حاڵەتانە کامێرەی حراری ئێمە نیمانەوە ئیستاکێش پێویست ناکات و سوودی لێوەرناگیرێ لەبەرەوەی کەسەکە گیانی لە دەستداوە ئەگەر بۆ کەسێکی زیندوو بگەڕێی و شوێنەکە چڕ و دارستانش بێ ئاویش بێ ئەگەر گیانی تیابێت ممکنە بە کامێرەی حراری ئیسپادەی لێ بکەیت بەڵام تەنها و تەنها ئیستاکی ئەو کامێرەیەکە ئێمە پشکنینی پێەکەین ئەچێتە قوڵایی ئاوەکانەوە بە دارێکی تایبەتی درێژ بە عەمودێک ئەینێنەی بنی ئاوەکانەوە بشکنینی بێت. ئێوە تا دوا ساتی دۆزینەوەی تەرمەکە لە هەوڵەکان بەردەوامە بن؟ ئێمە بەردەوامین لە هەوڵەکەمان و ئەوەی کە پێمان بکرێت درێخی ناکەین هەوڵە دەین ئینشاءڵڵا خوای گەورە دڵی خانەوادەکەشی خۆش کا سەبوریشیان بدا ئێمە بەردەوامە بین لە بشکنین ئەوەی کە تااقەت و توانە وزەی ئێمە بێت بە خەرجیە دەین تاوەکو بداین نەتیجەمان بەچیەکە. دوا پرسیارم کاک عابیدین بۆ بۆرە لە کاتەکەمەزان لە کاتی ئەتیای کاک عابیدین ئەمڕۆ سێرانگاکەتان داخستووە ئەم داخستن تاکەی بەردەوامە بێت وە پەیامی چی بۆ خەڵکی لە دوێنەوە خەریکن؟ واللهی عزیزم ئێمە هەمیشە و دایم پەیامی ئێمە لە پەیجەکەمانەوە لە لێدوانەکانمانەوە پەیاممانەوەتانێک کە وەختێک خەڵکێک بۆ گەشت و سەیران و خۆشی ڕووەکاتە ئەم جۆرە شوێنانە یعنی پێویستە بەتەنگ مناڵەکانیانەوە بنچاودێریان بکەن ئاگادیان لیان بێ پێویست نەکات مەسەلەن بچنە شوێنێک نێڵن مناڵەکانیان بچێتە شوێنێک مناڵ فەهمی ئەوەی نییە یعنی تەنها حەز لە دیمەنەکە ئەکات ئیتر فکری لە خەلای خەتەری و مەشاکلەکان نییە. ئەگەر جەنابتان نازان بینی بێتانیانە ئەم چەمی ئەحماوایە لە خوارەوە بۆ سەرەوە ئێمە لە چەندین شوێن تابلۆی وشارکردنەوەمان داناوە بە 3 زمان زمانی ئینگلیزی و عەرەبی و کوردی لەسەرمان نووسیە وشیاریمان داوە بە هاوڵاتیان بەڵام بەداخەوە لەو جۆرە ڕووداوانی شەهر بێبەش نابین و دروستن لەبەردەم کە شەران تاکەیت بەداخ نابێنێتەوە ئەمەیان نازانین مەوقفەکە زانێ ئێمە هەوڵ دەین
دابزانین چۆنە بێت ئەخیر مووقیف لەگەڵ جەنابی محافظ و قایم قانون ناحەکان ئەمە ئیتیفاقەکەین. زۆر بەڵێ ئەوە وتەی بەڕێز حەمید عابیدین بوو کە خۆی تیمەکانی بە چەند تیمێکی جیاواز و کاماژن پێدا بە درێژایی خوار سەرچاوی زەڵم بەرەو پێشاو هەتا گاتە بنی پەڵک بەردەوامن لە گەڕان و پشتین بە ئامانجی دۆزینەوەی ئەو تەرمی کچۆڵەی کە ئەوترێ خەڵکی کەربەلایە.